بەناوی خی گەورە و میرەوان ئایزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی دەر و یاریگا دێمەلایەوە. ئایزانم لەم بەرنمەیەشدا باز لە ئەو چواریارە کۆتایە دەکەین کە لە قۆناغی شانزەی خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا ئەنجام دران کە یاریەکانی چوون بوو تێدا سەررجەمیارەکانی قۆناغی چوون لە ئێستا کۆتاییان هاتووە و سەررجەمیان یاریەکانی گەڕانەوە ماوەکە ئەنجام بدرێت کە لە کۆی ئەم چواریاری کۆتایی کە ئەنجام درا سێ یاریان ئەنجامەکانی یاریگەڕانەوەیە بۆی هەیە تیپەکان ڕکەبەریشی بێستر بکەن تەنانەی بارمونیخ نەبێت کە بە ئەنجامدانی یەک یاری بە ڕێژەیەکی زۆر گەیشتنی بە قۆناغی داهاتوویەک لاکردێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەورە لەگەڵ هەروەها دوورخستنەوەی بەڕێز یاسین مەناف یاخود قوبوڵکردنی داوای دەست لە کارکێشانەوە یاسین مەناف لە لانیانی نەورۆز و ڕوارانەران لە خولی کوردستان باز لێ دەکەین بە میوانداری هاوڕێم یادگار محەممەد ڕۆژنامەنووسی وەرزشی یادگاریان سڵاوی خوارد لێ بێ و ئەمێ سەرەتاش لە چامپیۆنز لیگەوە دەست پێ بکەم بەوەی کە یاریەکانی چوونی قۆناغی شانزە کۆتایی هاتن هەنێک لە یاریەکان یعنی ئەوە بوون کە پێشببینیەکرا بۆی کە بەیەک یاری ئەنجامەکانی تا ڕادێکی زۆر یەکلا بێتەوە جگە ینی شتێکی وا چاوەڕوان نەکرا و ڕووینەیەوە حەزەکەم بەگشتی لەسەر یارەکانی چوونی چامپیۆنز لیگ نەگەوەی باسی یاریەکان بکەین بەڵام بەگشتی ئەنجامەکان چۆنن بۆ چامپیۆنز لیگ و بۆ ئەو ئەنجامانەی کە ئەو یانانەی کە دەگەنە قۆناغی چارێکی کۆتایی. بەڵێ سڵاو لە تۆ کاک محەممەد هەروە سپاس بۆ کەناڵە جوانەکەتان بۆ بەرنامە جوانەکەشێ هەڵبەت هەموو کات باسی ئەومان کردووە کە کاتێک باس و خواسێک یا بڵێن شیکاریەک یا قسەکردن لەسەر خولیانە پاڵەوانەکان خۆی لە خۆیدا قسە زۆر هەڵەگرێ لەبەرەوەی ئەم یانانە هەموو یانەی پاڵەوانن هەمووی ئەو یانە بربژێرانن کە لە خولی وڵاتەکانیان ئاستی بەرزیان پێشکەش کردو و توانیانە بگەن بەم خولە هەموو ساڵێکیش و ئەتوانم بڵێم ساڵ بە ساڵیش خولەکە بەهێزی بەخۆوە بینێەوە بەڵێ لێرە و لەوێ ئەنجامی مفاجە چۆنەڵێ چاوەڕوان نەکرا و ڕۆیا بەڵام ئەگەر باز لە قۆناغی چوونی شانزەی ئەم وەرزە بکەین ئەنجامەکان وەکو ئەڵەی یعنی پێشببینی کراو بوون ئەوە نەبوو شتێک بڵێن مفاجە ئەبێت تەنها ئەوە نەبێت کە قسە زۆر لە سەریاری پاریس و یانەی ڕیال مەدرید کرا کە ڕیال مەدرید بە ئاستێکی خراپە تێپەڕە بوو لە بەرامبەر پاریس کۆنتترۆڵی وڵاتی خۆی کردووە خولی وڵاتەکەی خۆی کردووە و پێشببینیەکرا کە پاریس بتوانێت بە ئەنجامێکی باشتر لەو ئەنجامی کە بەدەستێنە لە یاریگای بێرنابێ بێتە دەرەوە بەڵام هەمومان نەزانین هەمومان گەورەی یانەی ڕیال مەدرید دەزانین هەمومان مێژووی گەورەی ئەو یانەیە زانین کە یانەی ڕیال مەدرید نەخۆشەکەوێ ناکەوێت ڕیال مەدرید کە کاتێک ناوێکی جیانەکراوەیە لە خولیانە پاڵەوانەکان و هەموو کات کە باسی خولیانە پاڵەوانەکان بکەی ڕیال مەدرید مانێتەوە بەرچاو لەبەرەوەی خاوەنی زۆرتری نازناوە و هەمیشە تیپێکی ڕکابەری جیاواز لە خولی وڵاتەکەی یا لە جامی شای ئیسپانیا بینی لە خولیانە پاڵەوانەکان بە شێوەیەکی گشتی هەموو یاریەکان ئاستێکی بەرزیان بەخۆیەوە بینی هەموو یانەکان ڕکابەریان کرد و ڕکابەرەکانیش بۆ یاری گەڕانەوە مەجای تیاماوەکەیانەکان بتوانن لەسەر بلیتی سەرکەوتن بە قۆناغی داهاتوو بەدەست بێنن تەنها ئەوەی کە جەناب داماژەت پێکردیانەی بایرن میونخ کە توانێتی لەسەر یاریگای ئالیانزەرینا بە 5 گۆڵی بێ بەرامبەر یاریەکە یەکلایی بکاتەوە هەرچەنە لە تۆپی پێ ئەڵێ مستحیل نییە شتێک نییە کە مستحیل بێ بەڵام تا ڕادێکی زۆر ئەگەر سەیری ئاستی ینی بێشکتاش لەگەڵ بایرن بکەی ئەتوانین بڵین تا ڕادەیەکی زۆر بە ڕێژەی لە 1970 بەرەو سەروتر ینی بایرن گەیشتنی بە قۆناغی 8 یەکلای کردوێتەوە. زۆر باشە. ئایزانم وەگاگادارن لە یاری نێوان بەرشەلۆنە و چێلسی تێیدا کارەکە بە گۆڵێک یەکسان بوون ئەوەی کە ڕیکۆردێکی گرنگ بوو بۆ میاریە تۆمارکردنی گۆڵ بوو لەلایەن لیۆنێل مێسیەوە کە دوای 8 یاری لە نوێمین یاریدا توانی بە تۆڕی گۆڵیانەی چێلسی بگا کە پێشتر تەنانەت لێدانی سزاشی بەرامبەر بە چێلسی لەدەستدا بوو. من کاتێ بۆ بەجێڵم کە بەتاوی باسییاری بەرشەلۆن و چێلسیمە بکەی بەڵام ئەمێ لە لێدوانەکەی کۆنتیەوە دەست پێ بکەم کە بەوەی ینی لە دوای یەکسەر دوای یارەکە وتی ئێمە شایستەی لە یەکسانی زیاتر بووین بە بۆ چوونی تۆ دەربڕینی ئەموتەیە چواتایەکی بۆ ڕایەنەرێک لە دوای یاری. بەڵێ هەڵبەت ئەگەر بە شێوەیەکی گشتی باز لە نەوەت خولەک یا بە کاتی زیادکراوی یاریەکەش بکەین ئەبینین کە چێلسی بەڕاستی ئاستێکی ناوازەی لەگەڵ بەرشەلۆنە پێشکەش کرد ئێمە هەموو ئەومان بیر نەچێت کە بەرشەلۆنە یانەیەکی گەورەیە ماوەی چەند ساڵێکی زۆرە
ڕکابەری لەسەر هەموو جەبەکان لەسەر هەموو نازناوەکانەکەوە خاوەنی لیۆنێل میسیەوە بەو یاریزانە ئازبەرزانەی کە لە پێکاتەکەیدا هەیە دەتوانێت ڕکابەری کام تیپە هەیە بیکات بەڕاستی لەبەرەوەی میسی یەکێکە لە یاریزانە هەرە بەناوبانکان لە سەراسی جیانە بەڵام لە کاتێکە ئەگەر تۆ بی ئەم قسەی کۆنتی شیکاری بۆ بکەی بەڵێ وایە کە لە بەرامبەر ئەو سێحرەکە میسی یاری پێکات وە ئەو سێحرەی کە بڵێن ئەو ئەستێری کە لە ڕیزی یانەی بەرشلۆنایە بەو ئاسەی چێلسیش کە پێشکەشی کرد بەڵێ چێلسی مستحقی لەوە بوو کە لە یەکسانبوون زیاتر بوو لەبەرەوەی بینیمان لە یاریەکە ڕکابەریشی بەهێزی بەرشلۆنە بوو زۆر کاتی یاریەکان کۆنتترۆڵی یاریگای کردبوو و هەلی زۆریان بۆ دروستە بوو بەڵام نازانم ماوەیە کە چێلسی بە تایبەتیش لە وەرزیان ساڵاتی لە خولی وڵاتەکەی بیا لە خولی یانەپاڵەوانەکان هەجمەیەکی زۆر بڵێن هەلێکی زۆر لە دەسەیە تاکو گۆڵ تۆمارەکەات نازانم ڕۆشنی دیگۆ کۆستا هۆکارەیە چیترانە من لەمە نازانم ئەمە لەوە چێ کۆنتی باشتر خۆی بزانێ بەڵام ئەگەر باز لە یارەکەی بەرشلۆنە بکەین نەدێکی جۆن عەرەبیاڵێ نەدێکی بەهێز بوو لە ڕوویانی بەرشلۆنەیە هەرچەنە وەکو خۆ داماژت پێکرد لیۆنێل میسی یاریزانێکە کە زۆر زەحمەتە بتوانی لە یاریگایە پلانێکی وادابنی کە ڕای بگری بەڕاستی زۆر باشە ئەگەر باس لە باسی ئەو یاریە بکەینەوە بە تایبەتی بەرشەلۆنە یعنی بە ڕێژەی کوی گشتی یارەکە ڕێژەی تۆپی لە 175 بەرەو سەر بوو ینی ئەمە خۆی لە خۆیە بەردەوام شواز یاریکردنی بەرشلۆنەوەیە کاڵێ ئێمە چەشی بەهێزیێمەوەی کە تۆپمان لا بێتاوەی یاری بکەین بەڵام بەرشەلۆنە نەی دەتوانی بچێتە ناو هێڵی چ سزای چێلسیەوانێ بە چوونە ناوەی ینی ئەو یاریی کە خۆی ئەیکا بەرشەلۆنە ڕاستە بە تۆپی بەرز یەک دوو خۆڕێ لەسەر چێلسی دروست کرد بەڵام وەکو یاریکردنی بەرشەلۆنە گەیشتنی بە تۆڕی بە ناوچەی سزای چێلسی لە ئاستەمەوە نزیکە بوو ڤالڤێردی باسی لەوە کرد کە ئەوێ لە یاری گەڕانەوە ئەم هەڵانە چارەسەر بکەن ینی ئایا پێدوایە هەڵەیەک هەبووە لەوەی کە بەرشەلۆنە سەرڕایەوەی کە 175 تۆپی لە دەستا بۆ بەڵام نەیتوانێت بچێتە ناو هێڵی سزای چێلسی بەو شێوەی کە خۆی ئەوێ ئەزانین چۆن کاک محەممەد تۆ یاری پێک ناتوە لە سەداچەنی تۆپەکە و پێ ئێمە ڕێژەیەکە و دوجار لە دوای کۆتایی یاریەکە بە ڕێژەیەکدا هەندێت و حسایەکی بۆکەن سەرژمێریشی بۆکەن ئەمە ئەوەیە بەڵام خۆی ئەگەر بێتە سەر ئاستی یاریەکە من پێم وایە ئەو تیپەی بتوانێت زۆرترین هەل دروستکە ئەوە قابلی برنەوەیە تۆ هەل دروستکردن مهمترە نەک تۆ تیپێکم بۆ چییە نەوەت خولەک تۆپی لەلا بێ بەڵام نتوانێت خطوڕێ دروستکان نتوانێت بردنەوە بۆ تیپەکەی بەدەست بێنێ خۆ یاری تۆپی پێ بێگاتەوە لە چی لە ئەنجامیش لە چی لە بردنەوە بەڵام تۆ کاتێک با زۆرترین ڕێژەی تۆپە لەلا بێ با تا یارەکە تاوا بێت تۆپ لە لای تۆ بێت و پاس بێ بم و پاس بێ بە و ئەم پلان گۆڕێ و پلان گۆڕێ بەڵام وەکو خۆ داماژەت پێکەرەگەر بە شێوەیەکی گشتی باز لە سێری یاری بەرشەلۆنە و چێلسی بکەی نەبینین چێلسی هەلی زیاتر بۆ دروست بوو وەک لە یانی بەرشەلۆنە و بەرشەلۆنە زۆر ئاستەم بوو بگاتە ناوچەی چێلسی ئەمە بۆ پلانە تاکتیکە گرنگەی کە کۆنتی لە هێڵی بەرگریا دایڕشت بوو بۆی ئەگەر نەتوانێت خطوڕەی بە تەنها میسی کەم کاتەوە بتوانێت کارێکی وا بکات کە گۆڵیان لەسەر تۆمار نەکرێ فعلەن لە نەوەت خولەکەکە ئەو هەڵەیان کرد کە گۆڵەکان لەسەر تۆمار کراوتەوە ئەترە بینی بە شێوەیەکی گشتی چێلسی 100% و پلانی کە ڕاهێنەر دایڕشت بوو یاریزانەکان پێی ڕەویان کرد بەڵام یاری پێک ناتوە لەوەی کە زۆرترین تۆپ بەچێ بێ بەڵام لەسەر قسەکەی بڵێ هەڵی نییە بەرشلۆنە هەڵی نەکردووە لە یاریەکەیە ئەمە ئەو پلانە بوو ئەو پلانەی چێلسی بوو کە بەرشلۆنی ناچار کرد بەو شێوەیە بە یەکسانبوون بێتە دەرەوە بەڕاستی چونکە بە شێوەیەکی گشتی بەرشلۆنە هەموو یاریەکانە گەرسەیەکەی کەمترین هەڵاکەن هەڵەش چییە هەڵە من ئەوە بە هەڵا بینم کە تۆ گۆڵی لەسەر تۆمار کرێ ئەمە هەڵەیە ئەوان بەس ئەو هەڵەیان لەسەر دروست بوو کە گۆڵەکان پێ تۆمار کرد چێلسی بەڵێ خطوڕەی تریشیان دروست کرد بەڵام ئەگەر قسەکەی ڤالڤێردی لەسەر ئەوە بە کێشە بزانێکە نەگەیشتونەتە ناوچەی سزای چێلسی و ئەم ئیش لەسەرەوەکە لە یاری گەڕانەوەی بتوانێ بگاتە سەر ناوچەی سزا و گۆڵ بکە ئەمە هەڵە نییە بەڵام من بۆیە جەرمەوە هەڵەکانی ڤالڤێردی لەوە چێت لەوە بێت کە هێڵی بەرگریەکەی زۆر کاتی یارەکە کەوتنە هەڵەوە ئەکەوتنە هەڵەوە بەس لە بەرامبەرە چێلسی نەتوانی سود لەو هەلانش وەربگرن ئەمە هەڵە بوو خۆی کە بەرشەلۆنە چەند هەلێکی لەسەر دروست بوو کە ئەبوایە چێلسی لە گۆڵی زیاتری پێ تۆمار کردای لە یارەکە بەڕاستی منەوە بە هەڵا بینم و
بۆ ڕێژەی تۆپیش وەکو وتمان بۆ قسەکەی ڤالڤێردیش بەڵێ یاری گەڕانەوە ماوە مەلعەبی کامنو ماوە کە چێلسی تەنانەت کۆنتی خۆشیاڵێت ئێمە بە پلانێکی جیاوازترە چینە ئەو یاریگە یاریەکەین بۆی کە بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. زۆر باشە. زۆرێک پێیان وایە بەرشەلۆنە بەم یەکسانی کە هێناوێتی خاڵێکی بێزە بۆ بەرشۆنە بۆی کە سەرکەوتن بێنێت لە نێو یاریگای کامنەوە، بەڵام هەمومان بەرشەلۆنەی سەردەمی زێڕینمان بیرە، هەمومان چێلسیمان لە بیرە کە لە نێو یاریگای کامن و یاری کرد لە خولەکی 36ەوە جۆن تێری تەرد کرا، یاری چوون چێلسی بە گۆڵێک بردووە، بەڵام بەرشەلۆنە توانی 2 گۆڵ بکە قەرەبوو بکاتەوە بە دوایە تەرتێکی بۆ چێلسی کە بە دایری زانیارەکەی تاو کرد، بەڵام سەرباقی کارتە سوورەکەش چێلسی توانی 2 گۆڵی یەکسانیش بکاتەوە لەسەر بە حسابی بەرشەلۆنە گەیشتە یاری کۆتایی و تاوان چامپیۆنز لیگیشی بەدەستێنە. تا چەند ئەم ئەگەرانە لە یاری چێلسی و بەرشەلۆنەیەمەوە بەتایبەت کە زۆرێکیش پێیان وایە کە بەرشەلۆنە لە کامنووە پاژە و ڕیمۆنتادای پاریس سەن ژێرمان هیلوەرزی ڕابردوو، پێیان وایە بەرشەلۆنە هەموو شتێکی مەحاڵ لە نێو یاریگای کامنووەکە لەگەڵ ئەوەی هەر لە قۆناغی دوای یاری پاریس سەن ژێرمان نەیتوانی لە قۆناغی هێشتا بەرامبەر یۆڤانتۆس دووبارەی بکاتەوە. ئەزانی خۆی لە خۆیان یاریکردن لە ناو کامنووە و یا ئەنجامی یاری ڕابردوو ئەمانە ئەمە شتێکە بەس لە بیر و هزری ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکار و شتی وایە هەیە ژینام پێم وانە ڕاهێنەرێکی یانەیەک ئەترێت چی کۆنتی بێت چه ڤالڤێردی بێت چه بەرشلۆنە بێت چه چێلسی بێ بیری یاریەکەی ڕابردوو بکاتەوە، یعنی بڕوام نییە کۆنتی لەسەر یاری چوون لەسەر یاری کە ڕۆیشتووە پلاندانێتەوە بۆ یاری داهاتوو، نەخر هەر یاریەک کات و شوێن و سەردەمی خۆی جیاوازە، پلانی خۆی جیاوازە، یاریکردنی جیاوازە. من پێم وانی ئەم ڕاهێنەرانە دانیشن لە خەیاڵی ئەوەی کە من لە ناو چێلسیا یەک و یەک بوومەیترە بێ لێرە شتێکی وت نە ئەوان یاریەک ئەنجامێن ئەڵێ موبارات و فینیسیان ئەڵێەوە ڕۆی ئەو یاریە ڕۆی نەوەت خولەکی ترمان لەبەردەما ئیش لەسەر ئەمنەوە خولەکەکەن جا ئەمە خۆی کاک محەمەد خۆی ئەمە مهمە ئەگەر ڕاهێنەرێک ئەگەر یاریزانێک ئەگەر تیپێک ئەگەر یەکێتی وڵاتێک فیدراسیۆنی وڵاتێک یا هەڵبژاردەیەک یاری لەسەر داهاتوو بکە، پلان لەسەر داهاتوو دابڕێژێ. ئێمە وڵاتی ئێمە بۆ یەقەت پێش ناکەوین، پلانمان لەسەر داهاتوو نییە، هەر لەم کاتەیە لە ڕابردوو ئاژین ئەڵێن ئێمە کاتی خۆی وامان کرد وامان کرد، یا لەم کاتەیە شتێکی زۆر زەعیف دانین تر ناتوانین پلانێ بۆ داهاتوو دانین. ئەو وڵاتانەوانین کاکە ئەگەر بێنەوە سەر ئەم یاریەش هیچ ڕاهێنەرێکیان پلان لەسەر ئەو یاری چوون ناکەن، بەڵام هەڵەکان ئەبینن. من وەکو پێشم وتی ئەگەر وەرە ئێستا ژارێکە سیرکەرەوە هیچ ژیانەیەکیان نەیانتوانی و هەڵەیەکی زەق بکەن تاکوەوە غێری ئەو دوو گۆڵە نەبێ ئێ خۆت تیپیش معڕەزە بۆی کە گۆڵی لێ بکرێ، بەڵام تۆ ئەگەر بێتە سەر ئەنجامەکە بەڵێ بۆ بەرشۆنە ئەنجامێکی باشە لە ناو چێلسیا لەبەرەوەی لە تۆ لە دەرەوەی یاریگا خۆ لە ساحەی خەسم لە یاریگای خەسم توانی تا بە یەکسانبوون بێتە دەرەوە هەموو ئەنجامێکە لە یاری گەڕانەوەی ئەتوانی یەکلای بکەیتەوە چکە یاریگای خۆتە، بەڵام بگەڕێتەوە بۆ ئەوەی بڵێ ئەو ساڵا بەرشلۆنە بە تەردێکەوە نەیتوانی سەرکەوتن بێ نا ئەمان ئەم ڕاهێنەرانە جارێ ئەو کاتە ڤالڤێردی هەر ڕاهێنەر نەبووی بەش من مەبەستم لەو قسەیە لەوە کەوت نمونەیە هێنایوانێ ئەمەوێ لێرە شتێ بڵێم، ینی من بۆ چوونم وایە هێشتا یاری بەرشلۆنە و چێلسی 50-50 لە یاری گەڕانەوە، بەڵام زۆرێک پێیان وایە کە بە تایبەتی ئەوی کە باسێکە ڕاگەیاندنەوەیکە ئەم خەڵکی کە ئێستا سێری وەرزشەکە لەگەڵ ڕێز و حورمەتمە پێیان وایە بەرشەلۆنە بە ڕێژێکی زۆر سەرکەوتنی یەکلا کردێتەوە. من مەبەستم بوو بگەمەوە خاڵە من با ئەوە پێڵم ئێستا مەسەر ئەو باسە هەڵبەت ئەو کۆمەڵی خەڵک بۆ نمونە من باسی خۆم کەم ئەگەر خۆشەویستیم بۆ بەرشلۆنە هەیە یا میسیم خۆشەوێ ئەڵم کاکە تەواویترەوە ئێمە یاریەکەمان یەکلای کردێتەوە بزە بەداخەوە ینی وڵاتی ئێمەی ڕاگەیاندکاریە ئێمەی ڕۆژنامەنووسیا ئێمەی ئەوانەی کە خەڵک ئاڕاستاکەین بۆی بە شێوەیەکی باشتر بێنە بواری وەرزشە و هانیان بن بە شێوەیەکی وەرزشی سەیر وەرزشکەن بەداخەوە ئێمە خۆمان لە ئەنگریەکەین یعنی ئەمە زۆر کێشەیە. من لە کۆمەڵە بەرنامەیترا باسی لە ئەنگریان لەگەڵا کردوم نەخر من باسی لە ئەنگری ناکەم، من هاتووم وەکو ڕۆژنامەنووسێک ئەحداسی یاریەکە ئەڵێم یا بۆ چوونی خۆم لەسەر یاری چوون ئەڵێن ێسا کە یاری گەڕانەوە ماوە لە ناو بەرشلۆنە، یعنی من لە خۆشەویستیم بۆ میسیڵم کاکە تاو یەکلای ماگرێتەوە کابراش خۆشەویستی بۆ چێلسی هەیە و کۆنتیە و ئیتالیا و یا جمهورێکی ئینگلیزاڵێ ناکاکە تاو ئێمە مادەم لێ یەک و یەکبی نەتوانین دژێ ئەو ساڵە دووبارە بکەینەوە نه، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بینە سەر واقعی یاریەکە
فرسەی هەردووچیان وەکو یەکە فعلەن 50-50 لەبەرەوەی چێلسیش گەندێکی کەم نییە تیپێکی کەم نییە کۆمەڵە یاریزانی باشی هەیە هازاردی هەیە و کۆمەڵە یاریزانی ترکە ئەتوانێت لە هەر کاتێکا بێ ئەنجام بە سوودی خۆیان یەکلایی بکەنەوە کاکە یاری گەڕانەوە بەڵێ ئەگەر بڵێ بە شێوەیەکی گشتی حەزی بەرشلۆنە زیاترە بۆ گەیشتن بە قۆناغی داهاتوو لەبەرەوەی لە یاریگای خۆی یاریەکە بەڵام بەڵێ کاتێ ئەگەر بێتە سەر وردکردنەوە ئەبینی ئەم حەزە زۆر کەمە ئێمە تەنها ئەو حەزەکەمە ئەین بەوەی کە ئەڵێن لە ناو بەرشەلۆنەیە یاریەکە ئاکرێ ئەجینا زۆر کاتیشەوە ڕوویاوە کە تیپ لە ناو یاریگای خۆی خراپ یاریگرۆ چۆت لە تیپەکەی تر لە یاریگاکەی تر باشتر یاریگرۆ برنەوەشی بەدەستێناوە بەڵام حەزی بەرشلۆنە زیاترە بۆ گەیشتن بە قۆناغی هەش لەبەرەوەی لە یاریگای خۆی یاریەکە زۆر باشە لەسەر ئەو قسەی یادگاری هاوڕێشم بێگومان ئەوەی کە ئێستا باوە بەداخەوە هەنێک لە ڕۆژنامەنووسان کار بۆ واکەن کە ئیش لەسەر عەتفی بینەرەکەیان بکەن بۆی کە لایەنگریەکی میسی بێ لایەنگریەکی ڕۆناڵدووە بەڵام لە ڕاستیە ڕاضەی واقعی ئەوە نییە من ئەمە لە ساڵی 2009 بەرنامەی دەروی یاریگا بەردەوامانی بەردەوام لە کاتی بەهێزی میسیە بە لایەنگری میسی وەسفەکرین لە کاتی بەهێزی ڕۆناڵدۆە بە لایەنگری ڕۆناڵدۆ وەسفەکری با من سەرنجێ بە تازە هاتوێنتە سەر ئەم خاڵە با من لێرەوە بە دێڕێکی کوردەمە بڵێم ینی زۆر بەداخەوە زۆر جار کەناڵەکانی خۆمان یا ڕۆژنامەکانی خۆمان یا سایتەکانی خۆمان ئەڵەی کاکە وەرە ئێمە لە کوردستان ئاژین هەرێمی کوردستانیش ڕاضەی تایە وەرزشی تایە یاریە جۆرا و جۆرەکانی تایە پاڵەوانێتەکانی تایە تیپمان هەیە لە خولی عێراق و لە سەراسی وڵاتانی عەرەبە و ئاسیایی یاری ئەکاو ئەنجامێنێ تیپی بالای پێشمەرگە ئێستا لە تونسە بەشداری پاڵەوانتی ئەندی عەرەبیەکە تیپی کاراتی پێشمەرگە لە ئێران بەشداری پاڵەوانتێکی نێودەوڵەتیەکە یاریزانی باسکەمان هەیە لە زاخۆ لە سلێمانی لەگەڵ هەڵبژاردنی عێراق لە ئێران بەشداری پاڵەوانتی جامی گیانی باسکە ئەکەن ئەڵی کاکە وەرە لەسەر ئەمانە قسە بکاڵێک ورە دەکاکە وازدا هەواڵی ناخۆ بێنە چێ سەیریەکە و ئەبێ هەر باسی میسی و بەرشلۆنە و ڕۆناڵدۆ و ڕیالمەدید ئەمە نابێ خۆی ئێمە خۆمان وا لە خەڵکەکەکەین کە لە ناوخۆ دوورکەوێتەوە بەداخەوە بینین خولی نابی کوردستان ئەکرێت 200 کەس ناچێ سەیرەوە قەزا تیبی قەزا و ناحیەکانی لە خولی پلەیەکە هاندەریان زۆرە و یەن موازەرەی تیپەکانەکەن بەڵام لە شارەکانە زۆر بەداخەوە یعنی تیپی نابانەیە کەس ناچێویش ڕاگانەکان ڕۆڵێکی خراپ لەوەیە بینن چینە یاری نێوان بایرن و بیشکتاش ئەوەی یۆپان کەسکردی بۆ بارمونیخ ئەوە بوو کە هاندەرانی ویانێ و کاریگەڕێ ویانەیانێ پێک یاری 5 گۆڵی بەرامبەر بێشکتاش کرد کە بێشکتاش ئەگەر بە بەراورد بە ساڵانی ڕابردوو یانە تورکەکانیش لە چامپیۆنز لیگا جوانترین مێژووی بۆ خۆی نووسیە جوانترین مێژووی بۆ وڵاتی تورکیاش لە مێژووی پاڵاوانتی چامپیۆنز لیگان نووسیە بۆی کە بە یەکەم و سەرکەوتو ئەو ڕێژە خاڵە زۆرەی هێنا بەڵام بایرن بە یاریەک هەموو شتێکی تێکشکان لەگەڵەوەی کە پێیان وایە ئەو کارتە سوورەی خولەکی شانزەوە کار بوو بۆی کە بایرن بۆ سەرکەوت نەبێنێ بەڵام بە لە بەرچاوگرتنی میارەیە ینی بایرن هەموو شتێکی یەکلا کردوتەوانێ هەڵبەتە و یاریەش بەڵێ بێشکتاش لە قۆناغی کۆمەڵەکانە ئاستێکی بەرزی پێشکەشکش بەڵام ئەگەر باس سێری قۆناغی کۆمەڵەکان و سێری ئەو تیپانەکەی کە ڕوبەڕووی بێشکتاش بوونەتەوە زۆر جیاوازن لەگەڵ تیپە سۆپەرەکان تیپە بەهێزەکان بەناوبانگەکان کە بایرن و بەرشەلۆنە و ڕیال مەدرید و ئەم تیپە گەورانن هەڵبەت لەگەڵ ڕێزم بۆ ئەو تیپە تورکیە بەڵام بەڵێ خۆی کردنە دەرەوەی یاریزانێک لە خولەکی شانزەیە و لە ناو یاریگای خەسم و بەرامبەر خەسمێکی وەکو بایرنیش قورسە بوو ئەوەی کە تۆ بتوانیت هەشتا خولەکیات نزیکەی 75 خولەک تۆ بەرگری بکەیت و نێڵی گۆڵێ لەسەر تۆمار بکەیت و بە ئەنجامێکی باش بێتە دەرەوە نەخێر ئەمە تەنها خەیاڵەکە گەل لە لای کەسانێک وا پێ بەڵام بایرن بە لە بەچاوگرتنی کۆی یاریەکە هەل لە خولەکی یەکەمەوە تا کۆتایی بایرن تەواوی کۆنتترۆڵی یاریەکەی کردبوو و هەمووشمان نەزانین کە بێشکتاش قەت ناخرێتە تای تەرازویەکەوە لەگەڵ بایرن نابڕاستی چکە زۆر جیاوازن دوو تیپی لێک جیاواز لە مەدرسە لە پێکاتە لە یاریزان لە نەوعیات لە پلان لە تەکتیک لە ڕاهێنەر جیاوازی چەند زۆرە بەڕاستی ئەم لە کوێم چواریاریێژ ئەمە تاکەیاری بۆ کە ئەنجام یەکلاکەرەوە بێتە ئەگە بچمە سەر یاری نێوان مانچستەر دویشبیلیا من ڕاستەخۆ بۆ پرسیارە دەست پێەکەم مۆرینۆ پریمەرلیگی لە دەستداوە ئەنی هەمووان نەزانم جیازێکی خاڵی زۆریە لەگەڵ مانچستەر سیتیە هاندەرانی مانچستەر یونایتد پاژەوەی مۆرینۆ وەرزی ڕابردوو
یۆرۆلیگی هێنا و یانەکەی گەڕایەوە پاڵاوانەتی چامپیۆنز لیگ کە مۆرینۆ بەردەوام قسەیشی باوی خۆی هەیە کاڵێ من لە یەکەم وەرست تەنها بۆ ڕێخستنی تیپێم ئەنجامی شمێنە ئەوە دەستکەوتە بۆم بەڵام ئەنجامم نێنا من بۆ ساڵی داهاتوو تیپەکەم ئامادەکەم هەمووان دەزانین مۆرینۆ گرێبەستی گەوری کردو چ لە گواستنەوەی هاوینە چ لە گواستنەوەی زستانش بەڵام پرێمەرلیگی لەدەستدا و لە چامپیۆنز لیگیش بەو شێوازە یاریکردنەی بەرامبەر ئیشبیلیە کە ینی ئیشبیلیە لە چەند بۆنەیەکدا دیخیار ڕێگری کرد لەوەی کە مانچستەر یونایتد بە ئەنجامێکی قورس ڕوبەڕووی شکست نەبێتەوەنێ ئایا تەکتیک و یاریکردن و شێوازی مۆرینۆ کۆتایی هاتووە لە یاریکردنای خودەوە تا ینی مۆرینۆ لەگەڵ مانچستەر یونایتددا ناتوانێت بەسەر ئەو عقدە نەفسەی خۆی ئازاڵ بێت چ زەختی یاریزانان بێت چ زەختی هەندەران بێت چ زەختی ڕۆژنامەنووسان هەڵبات ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری یاریەکە بکەین بەڵێ ئیشبیلیە نزیک بوولەوەی گۆڵتۆ مارکا بەڵام لە بەرامبەری شامانستەر بۆ خراپیە دەرنەکەوکە تووشی مۆرینۆ تووشی نەقت ڕخنە بکە بۆ لە دەرەوە یاریگای خۆی یاری کردووە لە ناو ئیشبیلیە یاری کردووە و هەرچەنە ئەنجامەکە سپیە هیچویچە لە ناوەگەر گۆڵێکی لێ بکە ئیشبیلیا بێتەوە ئیلابی بێت بەزی علامی ئینگلتەرا لەبەرەوە ڕخنەی لێگرن ینی بەدەر لە چێلسی کە بە ڕکابەرێکی بێزی وەکو بەرشەلۆنە کەوتووە ینی ئێمە بزانین لیڤەرپوڵ بە یەکیارەکە یەکلا کردو مانچستەر سیتی یەکلا کردو تۆتەنهامیش لە ناو یوڤانتۆسا 2-2 هێناوە لەبەرەوە خراپترین ئەنجامی ئینگلیزەکان بەر مانچستەر یونایتد دەکەوێت ئێمە وتمان ئەم ساڵ مۆرینۆ ڕوبەڕووی چەند ئاستەنگێک بۆ تۆ لەگەڵ ئەم تیپێ ئەگەر بە شێوەیەکی گشتیش سەیری خولی پریمەرلیگە یا جامە جیاوازەکانی کە لە وڵاتە هەیە ئەبینی مانچستەر لە یاریەکە ئاستی باشە لە دوو یاری ئاستی خراپە ئەما گەڕێتەوە بۆ پلان و تەکتیکەی کە مۆرینۆ ئێوێ یەک بڵین ئەو هاژەوژە گەورە ئەعلامیە لەسەر تیپەکەی دوور خاتەوە دوو ئەو یاسایە بگۆڕێ ئەو یاسایە بشکێنە کە بە یاسای فرگسۆن ناسراوە بەسەر مانچستەر یونایتددا چخوا بیرمان نەچێکە مانچستەر یونایتد باشترین ئەنجامەکانی مێژووی یانەکە لەگەڵ فرگسۆنا بەدەساتەوە بەڕاستی فرگسۆن کردی بەو یانەیە کە ناوبانگی بەڵێ پێشتر مانچستەر یونایتد هەر کاتی بۆبی چارلتۆن و ئەمانە یانە بووە بەهێز بووە بەڵام فێرگسۆن توانیوێتی بخاتە سەر ئەو ڕێچکەی کە هەتا دنیاوەتا وەرزەژە بێ بەڵێ مانچستەر یەکێک بێ لە تیپە بێزەکان مۆرینۆ هەوڵەیات ئەمە نەهێڵێ هەوڵەیە شتەکە سادە بکاتەوە لە بەرچاوی هاندەرانی مان یونایتد وە لە بەرچاوی هاندەرانی وەرزشی وڵاتی ئینگلتەرا کە مانچستەر یونایتد پێک ناتوە لە فرگسۆن پێک ناتوە لە یاساکانی فرگسۆن مانچستەر یونایتد یانەیە کە سربەخۆیە هەر کاتێک ڕاهێنەرێکە دوای کەڕوا بەڵام ئەم لەسەر خەتەی پلانی خۆی ڕام لەسەر ڕێچکەی خۆی ڕا تا ئێستا سەرکەوتون نەبووە لەمەیەوە مۆرینۆ لەگەڵ ئەوەی کە ئەوێ ئەمانە نەهێڵێ ئێوێ پلانی جیاواز بۆ مانچستەر یونایتدیش دروستکە بەڕاستی ئەو بۆندانی کە لە هاوینی ڕابردوو کردوونی وەلا لەم ینی زستانێشە لەم ماوەی زستانێشا کردوونی تا ئێستا ئەم بۆندانە نەیانتوانیوە جێگە دەستی خۆیان بە تەواتی لە تیپەکە جێگیرکەن بەڕاستی ئەگەر تۆ بێتە سەر ئەوەی کە بەڵێ خەسمەکەت ئیشبیلیە یعنی لە ئاستی ئەویانەیە کە بڵێ تۆ بە تایبەتیش ئیشبیلیە لە ئەمساڵ لە خولی چی ئیسپانی و لە خولیانە پاڵەوانەکانش لە قۆناغی کۆمەڵەکان تووشی ئاستەنگی بوو بۆیە بە ڕاهێنەرەکەیان دوور خستەوە تووشیەوە نەخۆشیە بوو ئێستا مۆنتێلایان هێناوە کردوانە بە ڕاهێنەری یعنی تۆ بە قۆناغێکی ناجێگرا ڕۆشتون بەڵام بە شێوەیەکی گشتی جارێ یاریەک لە بەردەمی مۆرینە ماوە و ڕەخنەگرتن و ڕوبەڕووی ڕەخنەگرتن و ئەو قسانی کە لەسەر مۆرینۆ کرێن جارێ زوو بۆ ئەوەی کە تۆ حکم لەسەر یاریەک بی کە جارێت نەوەت خولەکی یاریەکە و ماوە و لە ناو یاریگای خۆشتا لە کاتێک ئەگەر یاری گەڕانەوە شبی لێ بتوانێ مانچستەر یونایتد دەرکاوە ئەو کاتە تۆ ئەتوانی هەموو ڕەخنەیەک و هەموو شتێکا ڕاستەی مۆرینۆ پێ بەڵام سەر ڕەخنەکانی سەر مۆرینۆ ڕەوانیە لەبەرەوەی تۆ بەڵێ ئێستا تۆ ئەتوانی بەڵێ تۆ ئەتوانی لە کاتێک خولی پریمەرلیگە لە دەزاوا توانی ڕخنەی لێ بگری لەبەرەوەی مانچستەر یونایتد دەبێت چێک بێ لەو تیپانەی کە ڕکابەری بکات لەسەر خولی پریمەرلیگ بەڵام تۆ هاتووی جارێک لە یاریەکە ڕخنەی لێگری کە نەوەت خولەکی یاریەکە لە ناو یاریگای خۆی ماوە پێم وایە زوڵمێکە کە لەسەر مۆرینۆش و دایمەن چاوی کامێراکان و چاوی هاندەرانی وەرزشیش لەسەر مۆرینۆی لەبەرەوەی کۆمەڵی حرەکات و کۆمەڵی هەڵسوکەوت و کۆمەڵی قسەکردنی هەیە جیای کاتەوە لە ڕاهێنەرەکانی تر بەڵێ مێژوویەکی گەورەشیە فعلەن ئەگەر کۆتا خاڵ لەسەر مانچستەر یونایتد باس بکەین
پێ دوای گونجاندنی سانچێز لەگەڵ مانچستەر یونایتددا بۆ تۆزە درەنگ بەردەم بەرهەمی ڕاستە ماندووە بێ سانچێز لە یاریگایە هاوکاری لەگەڵ یاریزانەکانەکە بەڵام بە ئەنجامدانی 4-5 جاری لەگەڵیانەکەدا دەرکەوتووە کە سانچێز تۆزێ ماوەیەوێت تا لەگەڵام پێگاتی مانچستەر یونایتد بگونجە لە کاتێکا خۆی چەند ساڵێکە لە پرێمەر لیگ یاریەکە. ئەزای کاک محەممەد ئەمە عیلاقی بە چانسەر ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی لە یاریزان بکەین ئەکەوێتە دوو جۆر یاریزان یعنی توانی پۆلێنیانکەی بە دووشیەوەم یاریزانمان هەیە ئەڕوات لەگەڵ تیپێکان ئامورتاح یاریەکات ئەچێتە تیپێشترەوە مرتاحە لە پڕێکا لەو ئەجوا ئەیاتوانێت ئیندیماز لەگەڵ تیپەکەی بکات و خێرا خۆی بسەلمێنێ و جەگەدەستی خۆی دیارکە یاریزانیشمان هەیە بەڵێ لەگەڵ نادەکەیە مرتاح نییە و بە یاریکردن و بە پلانەکەی هین نییە ئەچێتە یانەیەکی تر بەڵام ناتوانێ واز و خێرا خۆی بکە ئەما کەوێتە سەر نوعیەتی یاریزانەکە ئەگەر من دوو نمونەوە بێنمەوە باشتوای لە چێلسیەوە بە گرێبەستێکی تاک و هاوینە هاتۆتە دۆرتمۆنەوە ئەبینین ئەم یاریزانە لە 5 یاریە لە 3 یاریاتوانێتی 5 گۆڵ تۆمار بکە و ئەسیستێکی شێبێ ئەڵێ لە مێژووی دۆرتمۆنە تا ئێستا یاریزانێکی وان نەبووە کە بتوانێت لە 3 یاریەکەم یا 5 گۆڵ تۆمار بکە بە ئۆبامیانگی شۆکەی بوو لە باشترین یاریزانەکان سەیری ئۆبامیان کە چۆتە ئەرسیناڵەوە کە لە دۆرتمۆن نامرتاح بووە ئەڵێ من ڕۆم و منەوەکەم تا ئێستاش نەیتوانیەوە لەگەڵ ئەرسیناڵە بە شێوێکی باش خۆی ئینکا هەرچەنە گۆڵێکیشی تۆمار کردەوە بەڵام یاریەکانی تر سەیرەکەی ئاستەکەی وەکو پێویست نیە ئەمە هەمان نەوعیەت هەمان خامی ئۆبامیانگ لە سانچێزی شاهەیە بەڵێ لە خولی پریمەریگ یاری کردووە لەگەڵ ئەرسیناڵە ڕکابەری کردووە بەر مانچستەر یونایتد کەوتووە یعنی ڕوئیایەکی باشی لەسەر خولەکە هەیە یاریگاکانی هەمووی بینیوە یەکەم ساڵی نییە لە یاریکا بەڵام پلان و تەکتیکی مانچستەر یونایتد من بە بەردەوامی سەیری ئەو جیاوازیان بەدی کردووە پلان و تەکتیکی مانچستەر یونایتد و یاریکردن لە مانچستەر یونایتد زۆر جیاوازترە لە یانەکانی تر لەگەڵ ڕێزما بۆ یانەکانی تر من ناڵم یانە نین نە بەس مانچستەر یونایتد خاوەن سەقلیەتێک و خاوەن مێژوویەک و خاوەن یاریزانی بەناوبانگ و ئەستێرەی دیاری وا هەیە کە ئەم هەر یاریزانێک بچێتە ناوی ئەستەمە خۆی یەکسەر بتوانێت جێگەدەستی خۆی داخا ئەبێ هەوڵێکی زۆر با لەگەڵیا من ئێستا سانچێز لەو قۆناغەیە ئەبینم کە بەڵێ هەوڵەیە وەکو خۆت ئاماژت پێکرد یاری چاکەکە یارمەتی دەرێکی باشە بۆ پلانی ڕاهێنەر بۆ یاریزانەکانی تر بەڵام تا ئێستا نەیتوانیوە بە کەشی ناو مانچستەر خۆی ڕابێت ناو زۆر باش لەسەر یاری شاختار و ڕۆما ینی ڕاستە بۆبوونی یاری مانچستەر دو ڕەنگە هەنێکمان زۆر کەم بینێری یارەکەی ڕۆما من مولەخەسەکەی بینی بەڕاست یەکێک بوو لە خۆشترین یارەکان بەوەی کە هەم ڕۆما ینی ئەوەی تەکتیکی یاریکردنی ئیتالیا بە ڕۆماوە دیار نەبوو لە میاریەگەرچی ڕانەرەکەشی ئیتالیا بەڵام پلانێکی جوان ینی شێوازێکی هێرشبەری جوان یاری کرد بەرامبەر شاختار لەگەڵ شاختار شەوتی دووەم بە تەواوی توانی کۆنتترۆل یارەکە بکە بەڵام ئەنجامی شکستی ڕۆما بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک ینی خراپ نییە بۆ ڕۆما بۆی کە بتوانێت یاریگەڕانەوە قەرەبووی بکاتەوە بە تایبەت کە ڕۆما ئەمساڵ لە چامپیۆنز لیگ ئاستی بەرز بووە ئەمە جگەلەوەی شاختاریش لە کۆمەڵێکی بێزەوە توانین لە سەحسابی ناپۆلی گەیشتۆتە ئەم قۆناغە کە ناپۆلی تا ئێساش پێشەنگی خولی ئیتالیا هەڵبەت ئەو یاریە وەکو من خۆ ئاماژە پێکردووە منی ژەوەی کە بینی بێتم تەنها مولەخەزیا هەندێک لە هینەکانی بینیەوە لەبەرەوە شەوە یاری تر هەبوو سەیریەوانەمان کردووە هەڵبەت یەکێک بوو لە یاریە بەهێزەکان ڕۆما گێمی یەکەم توانی پلان و تەکتیکی خۆی بەسەر شاختارە بسەپێنێ و بە گۆڵێک پێشکەوێ و چەند هەلێکی تریش لە دەستبات کە ئەیتوانی ئەنجامەکەی لەمە باشتر بێت هیچ نەبێ بە یەکسان بوون بێتە دەرەوە نەک بەشکست بەڵام گێمی دووەم شاختار من وا هەستەکەم کاکە حەمە ئەم یاری شاختار و ڕۆما ڕاهێنەری شاختار هەروەکو لە یەکێک لە هینەکانە خوێنمەوە چەند یاریەکی ڕۆمای لە خولی ئیتالیا بینیوە چەند یاریەکی هێناوتەوە بینیوێتی زائیدەن بەو گێمەی کە لەگەڵ ڕۆما یاری کرد توانی خاڵە لاواز و بەهێزەکانی ڕۆما بدۆزێت خۆی زیرێکی ڕاهێنەر لەمانەیە گێمی دووەم ئەگەر سەیریکەی وەکو خۆشە ئاماژەوە پێکرد بە تاواتی شاختار کۆنتترۆل یاریەکەی کرد و بێجگەلەوەی کە گۆڵی یەکسانبوونەوەی کرد گۆڵی برنەوەشی کرد و ئیتوانی ئەنجامەکەش زیاکات هەر چەنە ڕۆماش هەوڵیا بۆی کە ئەنجامی یارەکە یەکسان کاتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو وتمان وەکو یاری بایرن نییە ئەمە
ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک ئەو قورسە یانە نەتوانێت بگەڕێتەوە. تۆ یاریگای خۆت ماوە بە گۆڵێکی بێ بەرامبەر بیبیتەوە سەرکەوتن بەدەزێنی تۆگەیتە یاری داهاتوو. بەڵام ئەبێ کاتێک یێتە سەر یاری گەڕانەوە و یێتە سەر خەسمێکی وەکو شاختار ئەبێ حسابی تایبەتی بۆ بکەیە بێ پلانێکی وادانی کە یاریزانانی ئیرتیکازی شاختار دۆنستیک لەگەڵ هێرشبەرانی و لەگەڵ یاریزانی ناوەڕاستە مسەلەسێک دروستەکەن زۆر قورسە بۆی یانە بتوانێت ڕیان بگرێ بەڕاستی کۆمەڵە یاریزانن هەمووی یعنی شاختار بەوە ناسراوەلەوەتی هەیە کۆمەڵە یاریزانی بەرازیلیە هێنێ لەم یانەیە و دەرەکەون دواتر یانە گەورەکانی جیانەیان کردن کاکە بەڵێ کۆمەڵە یاریزانیش بەڵام زیرەکی ڕاهێنەری ڕۆمالەوەیە دەرەکەوێت کە لە یاری گەڕانەوەیە ئەو مسەلەسە پەک بخە کە نەتوانێت کە نێڵێت ئەو مسەلەسە کاری خۆیان بکەن چکە گێمی دووەمی ئەو یاری ئەو مسەلەسە توانیان کارێکی وا بە ڕۆما بکەن کە 2 گۆڵکەنەوە هەروە گۆڵی تریش بفەوتێنن. بەکوی هەموو یارەکانی و ئەوەی کە شۆڤەشمان کرد لە ئێستاە ینی ڕۆماژە توانین بڵین یاریی 50-50 بەڵێ حکمیەوە ینی تەنها یاری بارمونیخەکە ڕاستە ئەفزەلێتیش بۆمان سەرنایەتی دە لە یاری گەڕانەوەە بە حکمی لەرگا ئۆلترافۆرد دیارێکا کەویانێ لە ئۆلترافۆرد داسێکی بەرزیە. بەڵام ئەنجامەکانی چامپیۆنزیک تا ئێستا دادپەروەرانن ئەتوانین بڵین لەم چواریارێشە هەڵەیەکی کوشندەی وای داوەر نەبوو کە ئەنجامی یاری بگۆڕ. زۆر باشە ئایزانم یەکێک لەو ڕووداوانەشی کە لەم هەفتەیە لە خولی کوردستان ڕوویدا دەست لە کارکێشانەوەی لە ناکاوی ڕاهێنەری یانەی هەولێر بەڕێزکە عەبدوڵڵاکەیفی بوو یوسف کاکی بوو هەروەها ڕاهێنەری یانەی نەورۆز دکتۆر یاسین مەناف کە ئەم دوو ڕانەرە ئەگەر یوسف کاکی ئەنجامەکانی لەگەڵ هەولێرە باش بوو وەرزی ڕابردوو ڕاستە ئەنجامیەک پێویست نەبوو بەڵام لە مۆرزە دەستپێکی کردوانێ و دواتر لە پۆستەکەی دوورکەوتوانێ یاسین مەنافیش بە هەمان شێوە وەرزی ڕابردوو ئەنجامەکانی باش بوو بەڵام مۆرزە پاشتە ئەنجامدانی سێ یاری لە پۆستەکەی دیسان دوورکەوتەوە. یادەژانگەر من بمەوێک باسێک لە ڕاهێنەرانی کوردستان کەم ینی بۆ نمونە لە سەرەتای وەرزەوە کە خولی پلێکە سەرەوەی کە باز بێ لایەمە باسی بکەم ینی ئەو پاڵەوانتیانە بەڕێوە چۆن خولی فوتساڵە فوتساڵی کچان لەگەڵ خولی پلەیەکی کوردستان کە ئەمەش لاستێکی بەرزە لەگەڵ خولی ناوی کوردستان ڕاستە خولی فوتساڵ چۆ قۆناغی چواروەشەی زەڕین بۆ ئەوەی کە یانەی غازی باکووریش لە هینەکە کشایوانێ پاڵەوانتەکە تا ڕادێک لە نێوان یانەی ئافرەتانی هەولێر و یانەی زێرەبانی ئەمایەوە بە واز لێبێنین کە ئافرۆدیتیش ئەنجامیەک پێویست نەبوو بەڵام نەگەر بێمە سەر ئاستی پلێک ینی هەر لە یەکەم یاریەوانەیە کە دکتۆر نازم جەبار لەگەڵ یانەی سەیساق ئەنجامیە سەرۆکی یانەکە وتوی لە یەکەم یاریەوە بەنیازی دەست لە کار پێکێشانەوەی ئەو ڕانەرە بووم لە کاتێکە استعدادی لەگەڵ تیپەکات دەست پێ کرد بوو بینیشمان دوای 2 یاری ڕاستەخۆ لارکەکەی دووری خستەوە یانەی ئاشتی لەگەڵ نەوزاد محەممەد کە چەند ساڵێک ڕانەرایەتی و یانەی کردووە بە ناچاری دووری خستەوانەیە کە خۆشی داوای دەزەکاری کێشانەوە کرد بوو سەردار ساڵحیان کردەوە ڕانە دواتریش بەڕێزی یوسفکاشی لە ڕانەرایەتیان هەولێر و دواتریش دکتۆر یاسین مەناف ینی ئەم گۆڕانکاریانە لە ئاسی ڕانەرایەتی کوردستانە مای قبوڵە مای قبول نییە ئایا ڕاستە ئایا دروستە بۆ نمونە تاوان جیاوازیان هەیە گەر بێتە سەر باسی خولی پلەیەک کاکە هەمە یانەکان کراون بە 2 کۆمەڵەوە یعنی مەجالێ زۆرترە یاری زۆرتر هەیە ینی کوێش بە هەمان شێوە بەڵێ ڕایەنەرەکەی خۆی دەست لە کارکێشانەوەی قبول داوە بەڵام تا ئێستا قبول نەکراوە تا هەندێرانش قبوڵیان نەبوو بەڵام لە خولیانە پلەیەکەکانە بۆ نمونە ڕکابەری زیاترەوە لە خولی نایب بۆ تیپەکە ئەو تیپانی خولی نایب لە نایابان هەوڵ بۆچی بن هەوڵ بۆیان یەکەم بن ئەگەر یەکەم بوون چی هیچ هەر یەکەم و تەواو ئەمانەی خولی نایب هەوڵیان بمێننەوە بۆی دانەبەزن کەواتە ئەبینی ڕکابەریەک نییە بۆی ئەمان بیکەن لەسەری تاوەکو بڵێ خولەکە بەهێز بێ ڕکابەری تیاابێ ئەمەی تابێ هەرچەنە کۆمەڵێک گیانە زۆر بە باشی ئامادەکاریەکەن و کۆمەڵێک گرێبەستی گەورەکەن یاریزانی بەڵێ بەڵام کە سەیریانە پلەیەکەکانەکەی ڕکابەری لە لای ئەمان تا ئەو حدەیە تا ئەو پەڕێتی لەبەرەوەی تیپەکان زیاتر قەزاو ناحیەکانن و وەرزش لە قەزاو ناحیەکانە
ئێستا جوڵەیەکی زیاتری تێکەوتووەک لە شارەکان ئێمە باسیەوەمان کرد لە شارەکانە وەرزش مردووە بەڵام لە قەزا و ناحیەکان خەریکە ئەژێتەوە بۆ ئەم یانانە پلەیەکن تمۆحی ئەویان هەیە بگەنە نایاب لەبەرەوەی بگەیتە نایاب شتێکی ترێتەوەی تر آخر دەرەجێ آخر مستەوای خولی وڵاتەکەتە کە تۆ ڕکابەری لەسەر بکەی بۆیە ئەگەر باز لە کارشێشانەوە بۆیە کەواتە سەرۆکی یانەکان یان دەستەی کارژێڕی یا ئەو هاندەرە زۆرەی کە ئێمە لە یاریگاکانیان بینین بەشکستەکانیش بەداخەوە یعنی ڕۆشنبیری وەرزشی ئێمە زۆر خراپە یعنی ئەگەر هاندەرانمان یا دەستەی کارژێڕیانەکان لەگەڵ ڕێزم بۆ یان سەرۆکی یانەکان خاوەن ڕۆشنبیریەکی باش بن ینی قەیناکە یاریە دوو یاری سێ یاری بن بە ڕاهێنەرەکەیان تاکو و بزانن ئەنجامەکەیان چۆنە ئەگەر کاتێک تۆ ماوەیەکی کەمێ سەری کاگەر خۆی کێشەی هەر لە ئەساسا کێشەی بە ڕێوەچۆنی خولەکان وای کردووە کە ئەونا فرسەنەی بەڕاهێنەر کاتێک کە تۆ سیانزەیانت لە پلەیەکەکانە هەیە سیانزەیانت لە پلەیەکەکانە هەیە با بە دەوریە خول بڕواکاکە باتن و چوون بێ ئەوە مەجای زۆرتر تایە تۆ یاری بکەی چکات تۆ 24 یاریەکەی ئەو کاتە 24 یاریەکە هیچ نەبێ ڕاهێنەرێک کە تۆی هێنی لە سەرەتاوە ڕاهێنەرە 5 یاری تێ 6 یاری تێ 7 یاری تێتە کەسانی ئەنجامەکەی باشنیە و کاتە دووریەکەیتەوە بەڵام تۆ ئەم سیانزەیانە کردوتە بە دوو کۆمەڵەوە هەریانەیە هەر کۆمەڵێک چەندی بێشتیان پێڕمەوە یانی هەڵەبجەش هەر لە زمنی و گۆڕانکاریانە بەڵێ ئەو سێ ڕاهێنەر بوو بە سێم ڕایەنەر بوو بە سێم ڕایەنەر بوو بە سێم ڕایەنەر ئێستا و سامەنووری ڕایەنەریانە سیرەکەی مەجالێکی کەمتری تیا هەیە کە تۆ کردوتە بە دوو کۆمەڵەوە ینی ڕاهێنەر ناتوانێت تۆ ناتوانانی 5 یاری 6 یاری بێ بە ڕایەنەر خۆ هەرەوە یاریەکەی لە کۆمەڵەکەیە جا تۆ ڕاهێنەرێک بێ هەر 5 یاری بڵێ کاکە با بزانم چێ بێ هەربی دۆڕێنە یاکسان بێ ئەمە نابێ بەڵام بەڕاستی دەست لە کار کێشەوەی ڕاهێنەر لە خولی کوردستانە بۆ چەند بابەتێک ئەگەڕێتەوە تایەتی خۆی کە یاریە دوو یاری سیرەکە ئەنجامەکەی باش نییە و سێم یاری سیرەکە بە هەماشێوەیە ئەترەگاتە و قەنەعەتی ئەڵی تر من بەجێی بێڵم بۆ یەکێکی تر باشترە یعنی قەنەعەتێک گاتە ڕاهێنەرەکە گاتە قەنەعەتێکە ڕای لە کوردستان ڕاهێنەرێکمان هەبێت کە بەم بەڵێ 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 بینیومانە چەند جارێک ڕاهێنە گەیشتە و قەنەعەتی کە بڵێ تر من ناتوانم ئەنجامی باش بۆ تیپەکە بێنم وازێنم بەڵام وەرە سەر ڕاهێنەرەکانی تر بۆ نمونەتیایەتی دەستەی کارژێڕی دووریە خاتەوە بۆ نمونە تۆ باسی نازم دکتۆر نازمەکە دکتۆر نازم ئەعدادێکی باشی لەگەڵ سەی سادقا دەست پێ کرد 20 بۆ 25 جاری دۆستانەی کرد لەگەڵ تیپ و لەگەڵ یانە و لەگەڵ دامەزرا وەرزشیەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە بەڵام کاتێ هاتە سەر یاریکردن یاری یەکەم شکستیەنا یاری دووەم شکستیەنا لە ناو یاریگای خۆی ئەگەر بە دیوێکا سەیریکەی دکتۆر نازم کە دووریان خستۆتەوە ئەڵێ قەیناکە دوو یاری بەشکست دەستی پێ کردو و خاوەنی هاندەرێکی زۆر و تەمۆحیانەوەیە کە ئەمان ڕکابەری بکەن سەرکەونەوە بۆ خولی نایب چکا پار بیرمان نەچێت پلە دوو بوون سەرکەوتن بۆ پلەیەک ئەم ساڵ ئیشیان لەسەرەوە کردو سەرکەون بۆ پلە نایب کاتێک تۆ بێ دوو یاری یەکەم بەشکست دەستی پێ بکەیت ئەمە خۆی لە خۆیان هاندەرەکەشت تووشی خەی بە ئەمەلەکەی دەستەی کارژێڕێکەشە ئەوە دووریشە خەنەوە کێشە نییە ینی بەس بە شێوەیەکی وا ناتۆ لە یاریەکەمەوە بڵێ من دووری خەمەوە وەڵام یاریەکەم دام نابووە دوورە خەمەوە بەڵام ئەم یاریە و تو ماگەر یەکسانیش بێ دووری خەمەوە نا خۆی ئەمە هەڵەیە بەڵام ئەگەر تۆ بێتە سەر واقعی یاریکردنەکان بڵێ کاکە من هەمووی هەشت یاریەکەم حەوت یاریەکەم تۆ دوانیانێ بە دۆڕان دەست پێ کردوی ترێ بێ بەجێی بێڵی بۆ یەکی تر بەڕاستی ئەو نمونانەشمانەیە نمونەشمان هەیە وەکو دکتۆر یاسین کە بەڕاستی نەورۆز پار کابرێکی زۆر سەرسەختی کرد گەیشتە چوارگۆشەی زێڕین هەلی ئەوەی لەبەر دەستا بوو بە تایبەتی لە یاری شێوانە کە خۆم لەوێ ئامادە بووم لە کەلار هەلی ئەوەی لەبەر دەستا بۆ گەریارەکەی ببردایەتەوە پێچوو نازناوەکەش بەرێ ئەگەر نازناوەکەشی نەبردای پلەی دوێن بێت دەستێنا بەڵام شکستێنا پلەی چوارەمی کرد بەڵام ئەگەر ئەم ساڵ باسکەین ئەوەی کە من قسەم لەگەڵ دکتۆر یاسین ناکردووە خۆشی ڕوونکردنەوەی یاوە ئەڵێ بەڵێ ئێمە عدادمان درەنگ دەست پێ کردووە درەنگ دەستمان پێ کرد و درەنگ تیپمان دروست کرد و 4 هەفتە لە یاریەکانی خولی نایاب دەستی پێ کردووە ئەمان سێ یاریان ئەنجامەوە چکە هەفتە یەکەم چاوەڕێ بوون بە سێ یاری دوو خاڵیان هێناوە بەڵام دکتۆر یاسین شتێکی ترە ئەڵێ من لەسەر ئەنجام وازم نەهێناوە دەست لە کارشێشانم بۆ ئەنجام نەبووە بۆ ئەنجامە خراپەکانم بگرە ئەم یارەیە ئەم یانەیە لە هەفتەی پێنجەم بۆ شەشەمەوەی ترەکەوێتە سەر ئەو سکەی کە بتوانێت ڕکابەری بکە و برنەوە بەدەستبێنێ چکە ئێمە درەنگ ئەعدادمان کردووە بەڵام ئەوەی کە ئەو باسی ئەکات ڕۆحیەتی نەبردنەوە لە ناو یاریزانان بێباکی یاریزان بەرامبەر بە ئەنجامەکان ئەڵێ لەسەر ئەمانە ینی کۆمەڵێ
کێشە باسەکات کە تایبەتە بە یاریزانەکانی بە تیپەکەی کە ئەم دەسی لە کار کێشاوەتەوە بەڕاستی ئەمە خۆی لە خۆیان ئەمانگەێنە تا و قەنەعەتی کە یاریزانی کورد دڵی بە بەیانەکەی بە شارەکەی بە وەرزشی کوردستانەکەی وە بە ناسووتێ بەڕاستی بەداخەوە زروفەکە وای لێ هاتووە هەوڵ بۆەوە بی کە چۆن بژیت هەوڵ بۆ نای کە چۆن ئەنجام بێنیت وڵاتەکەمان وایە بەداخەوە یعنی ئەم بوارە ئابووری قورسە کە بە سەرشانی ئەم خەڵکەوەیەوە ئەم ژیانە قورسەکە ئەم خەڵکەی تێکەوتووە ئەمە خۆی زروفێکە پاڵنەرێکە بۆ ئەمە لایەکی تر وەکو وتمان خولی کوردستان هیچ ئەنجامێکی تیانە تۆ وتویانە خولێکی داخراوە تۆ لە ناو خۆتاییتوە ڕۆی یەکەمە بی لەوەچێ ئەو پارەیەشە دەست نەکەوێتەوە کە تۆ بە بۆندی یاریزان سەرفێ کردەوە بەڕاستی ئەمە خۆی لە خۆیان ئەم شتانەوە ئەکا کە یاریزان بێباک بێ بەرامبەر بە ئەنجامیانەکەی و دڵی نەسووتیا بۆ ڕۆحیەتە یاری نەکات ئەمەش لە یانەیەکەوە بۆ یانەیەکەوە گۆڕێکاکە هەمیانی من هەموو یانەکانوان نبینم یعنی کۆمەڵە یانە هەیە ئاوایە کۆمەڵە یانە هەیە کە ڕایەنەرەکانمان کرد بەڵام لەمەی دکتۆر یاسین مەنافیشە من ئەتوانم بڵێم شتێکی جوانە بۆ ڕایەنەری کورد کە بگاتە ئەو ئاستەی کە بگاتەوە یاریزانەکانی ئەو ئاستە پێشکەش ناکەن خۆی دەست بەردەستەکە بیانی گەورەترین کێشەی ئەمە لە ڕابردووە کە چوونە تاریگاکان و بینیمانە کارژێڕیانەکە لەسەرەوە لە ناو دەڕەجەکە وتێتی با بۆکەی و دەڕی بە دووریە خینەوەنە بەڵام ڕانەرەکە لە خوارەوە پێداگیری کردو لەوەی لە پۆستەکەیە بەردەوام بێ هەنی دوای بینیمانە جاریوا بۆ قسەی کارژێڕەکە سەری گرتو جاریوە قسەی ڕانەرەکە بەردەوام بۆ بەڵام خۆی لە خۆیان ئەمە شتێکی جوان بۆ ڕێزە بەس لەسەر دەست لە کارکێشانی یوسف کاکی لە کاتێکە ئەمساڵ هەولێر پێگاتەیەکی زۆر باشی ئامادە کردووە بۆی کە خولی نایابی کوردستان ڕکەبەری بکە لە خولی پلەیەکی عێراقیشتی پێ دروست کردووە کە بەشدار بێت ئەم دەست لە کارکێشانەوە لە ناکاوە بۆ لەگەڵەوە شامەوێ گرێ بەمەوە بۆی کە یانەی هەندرێن بە تمۆحی ئەوە بەشداری خولی نابی ئەم ساڵی کردو بمێنێت تا ئێستا سەرەتای بەشداری کردیانی ناگەر تو سەیری حاکم جەمال بەڕێز حاکم جەمال سەرۆکی یانەی هەندرێن هەر لە ساتی ئامادەکاری تیپەکە بۆ خولی نایب تەنانەت من گوێم لەو لێدوانەی بۆ کەناڵەکانی ئاوەڵێ ئەمە ئەم ساڵ بە ڕۆحیەتی بەدەستێنانی نازناوەکە بەشداریەکی بەڵام بە تا ئێستاشتانیەکردنەوە بۆمێ ئەو یاریزانەی کە لێستر لە هەندرێنە یاریەکەن باوەڕ کە بەشێکی زۆریان یاریزانی تیپە میلیەکانی هەولێر بەڵێ یعنی یاریزانێک نەماوە ئایا تیپێک خۆڕاستە مە قسە هەموو کە من ێسەمەوێ بەرنامەکەم باشترین بەرنامە بێ لە شەرقی ئەوسەتا لە بەرنامی وەرزشیە منم قسە یەکەم بەڵام ئایا وایە یعنی تۆ بۆ نمونە ئەگە حاکم زای ئەوەش ئەگەڕێتەوە کاکە حەما ئەوە گەڕێتەوە بۆ ڕۆحیەت بۆ ئەو جدیەتی کە تۆ لە یاریەکانە ینی هەندرێن بۆ پێگاتەی بەشداری کرد هەمان داویمانەوەی کرد بە تایبەت لە گۆڕینی ڕانەری شاکە ینی کاپتن ڕۆژاد معروف من پێ بڵم یەکێکە لە ڕاهێنەرە زیرەکەکان لێ هاتووەکان لە خولی کوردستانە بیریشمانێت باڵێ لە دەرخستنی یاریزانە پێشتر لەگەڵ بروسکە توانیوێتی ئەو یانەیە بکە بە بەناوبانگترین یانەوە دوو جار خولیانەکانی کوردستان لەگەڵ بروسکە بەرێەوە کۆمەڵە یاریزانی باش دروستکە تەنانەت یانەی هەولێر توانی سوودیان لێوەرگێ بۆ خولی عێراق بەسم لەوەی بۆ لێکی بەمانێت کە هەندرێن ئەمساڵ جیاواز دەرکەوتو ینی ئەنجامەکانی 1-0 دەیسەلمێنێکەوەی ئەم تیپە بچووکترین دەرفەت بۆ خۆی قۆزیێتەوانێ و لا بەرامبەرە بە بەهێزترین شێوەش بەرگری لە خۆیەکە ڕاست بە زۆر بە کورتی وەڵامی ئەوم بیتوانێت لەگەڵ دوورخستنەوەی یوسف کاکی بەڵێ هەڵبەت وەک وتمان هەندرێن خاوەن ڕاهێنەرێکی بە ئەزمونە و چەند ساڵێکە لە خولی کوردستانە ڕاهێنەراتیەکە وەک وتمان مامۆستا دڵشاد معروف یەکێکە لە ڕاهێنەرە بەناومەکان دوو جار یانەی بروسکی کردووە بە یەکەم ئێستا هاتووە بە تمۆحی ئەوەش هاتووە کە هەندرێن هەمان ئەنجامی بروسێک لەگەڵ هەندرێن دووبارە کاتەوەمە هەل لە هەوڵ دەقەوەمەی نەشاردوێتەوە بەڵێ بەڵام یەشتیشە پێ بڵێم بەڵێ شتێکیشە پێ بڵم کۆمەڵە یاریزانی گەنج کۆمەڵە یاریزانی ئەوەی کە بەناوبانگ نین کۆمەڵە یاریزانکو خۆ دەڵێتی پەمیلیەکان هاتوون ڕۆحیەتی برنەوە لەم یاریزانانە یابەدیەکەی کاتێک ئەسنە ناو یاریگاوە یاریەکەن چۆڵی قیتال دەجەنگن بۆ ئەوەی کە بتوانن بە ئەنجامێکی باش بێنە دەرەوە یعنی ئێمە وتمان کۆمەڵە یانە هەیە باشی بە ئەنجامەکانی هەیە بەڵام کۆمەڵە یانەش هەیە لە بەرامبەر ئەندرێنێکێکە لەو یانانەی کاکە کە بەڕاستی ئەمساڵ ڕۆحیەتی برنەوە لە لای ئەو تیپە گەیشتۆتە ئاستی هەشتا بۆ لە سەدانەوەت کاکە هەڵبەت کاتن یوسفیش ماوەیەک لەگەڵ یانی هەولێرا بەردەوام بۆ یەکێک بۆ لە ڕاهێنەرە هەرە باشەکان بەڵام
هۆکاری دەست لە کارکێشانەوەی یوسف کاچیە بۆ ئەوە جێڕمەوە کە خۆی وا بڵاویان کردوەوە کە گوایە خۆی ئیشی هەبێ بەڵام ناتوانێت بەردەوام بێ لەگەڵ تیپەکە بەڵام یانی هەولێر پێم وایە بە گەڕانەوەی ئیڤان خالیتوەوانە ئەتوانێت ڕکابەری بکات و ئەنجامەکانی بەرەو باشتر بەرێ و تاقادریش پێم وانییە کەم بێت لەگەڵ تیپەکە ئێستا ڕایەنەرشی گەنج و ئەوەی و بەتوانای و ئەکادیمیە بەڵام یوسف کاچێ من بەڕاستی ناتوانم لێرەوە شتێکە پێ بڵم لەبەرەوەی من هیچم لەو بارەیەوە زۆر باشە لەگەڵەوەی باسێکیش لەوە هەبوو کە یاریزانەکان گرێبەست و موچیان کەم کراوەتەوەیش بۆ هەڵوێستی یاریزانەکانیان بەڵێ ئەوەش لەوە چێ ئەوەش خۆی ڕۆڵیە بێ هەندێک ڕاهێنەر هەیە بەڵێ هەڵوێستی لە بەرامبەر یاریزانەکانیان هەیە بۆ نموناگەر ئەڵێ یاریزانەکانم وا لێ بکەن من دەست لە کاری چێشمەوە بڵێ ئەوەش کاتنیبوونی یادگار محەممەد ڕۆژنامەنووسی ورشەکەم کە لە بەرنامەیەوە دەبووی ئازانم بەرنامەم جارێ دەروی یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتە نەسپێرم خاتە.